سڵاوم کاتتان باش هەرچەندە ئەمڕۆ دادگا جاریشتر دادگایکردنی پێش لە دەستگیرکراوانی بادینانی دواخست بۆ کاتیشتر بەڵام بە جۆری قسەکانی پارێزەرەکانی و ئەوانی بنسی بەگەشتووە هەوڵەکان زۆر سڕکراونەوە کە ئازاد بکرێن. من ئێستا لەگەڵ برایەکی لە دەستگیرکراوەکان برای بەندەوار کە دەستگیرکراوە کاتت باش ئەمڕۆ لە دادگا چیتان بینی؟ وەڵام من بینی دادگایەکی گرتی بووە، یعنی ئەمە ناتوان بەشداری لە دادگا بگەین. من حەسێک کەمەوە هەموو برادەران پشکدارمان بان لە دادگای بەس بەداخە ناتوانن ئەن بەر و یاسا ڕێگانەدا بەشداریمان بکەن. ئەوانتان بینی؟ وەڵا لە دوورە ڕێگان پێ نەدانیان نزیک بنەوە؟ نا وەڵا ڕێگان پێ نادا. داواتان کرد؟ وەڵا داوامان کرد بەس با قانون یاسا گوتی ڕێگامان نییە لە نزیکا بین. باشە دۆخیان چۆن بوو ئەوەی کە ئێوە بینیت؟ خودی دۆخیان باش نییە، بچێکی زعیف بوونە، یعنی کێشەکان دابازیە، بەس ئەلحەمدولیلا بەتوانن مۆرالیان زۆر باشە. سپاس. دەگەڕێمەوە لای یەکشتی دیکە دکتۆر شێرک محەمەمی ئەندامی پەرلەمانی پێشووی پەرلەمانی پیشەیی دکتۆرە کاتت باش تۆ لە سلێمانیەوە هاتی ئەمڕۆ لە ژوور چیت بینی؟ لە ڕاستیە ئەوەی کە من لە دیارگایەکە بینیم ئەمانە زۆر ئینسانی بەورە، زۆر بە هەڵوێ، زۆر ئازا ڕوبەڕووی ئەو تۆمەتانە بوونەوە کە ڕوبەڕوویان کراوەتەوە، هەمویان ڕەت کردەوە، شایەتەکان تۆمەتەکانیان ڕەت کردەوە، وتیانوانە قسەی ئێمە نییە و بە بڕای من ئەمە دادگایەکی سیاسیە. من پەیامم هەیە بۆ خەڵکی کوردستان کە خۆیان بە خاوەنی ئەم کەیسانە بزانن، چونکە ئەمانە سەر بەژۆندی گشتی ویان لێ هاتووە، هیچیان لەسەر بەژۆندی تایبەتی ویان لێ نهاتووە و حیزبەکانی ناودەسەڵاتی جیا لە پارتی ئەڵبەتە بەسمە پێویستە ئەمە بەسەریان هاتیە پەڕێ، ناکرێت حیزب لە حکوومەت تابێ، لە دەرەوەی حکوومەت بەم جۆرە دادگای سیاسی بکرێت و ئەوانە هەڵوێستیان نەبێ و لە ڕاستیە هیچ شتێکیشان پێ نەگیراوە کە بیسەلمێنێ ئەمانە بە تەمای کودەتا و تیرۆر و ئیختیال و بابەتانە بوون و هیچیشیان مۆبایلەکانیان لە بەرچاوی خۆیان نەکراوەتەوە و ئەتیمان کاتە سەر کۆمەڵی قسە لە وەتسئاپ وەم بابەتانە کە ئەمە ڕۆژانە لە هەموو شوێنێک ئاکرێت و ئەمانەش هەمویان ڕەت کردەوە. پەیامم هەیە بۆ خەڵکی کوردستان کە خۆیان بە خاوەنی ئەم کەیسانە بزانن و لە ڕاستیە ئەتر ئەمە زیندانی سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە با هەموو دنیا بزانێ و پێویستە و حیزبانەی دەرەوەی پارتی وێشێتی لە ڕاستیە ئەگەر خۆیان بە مەسئول لەزانن نابێ ئەمە بەسەریانە تێپەڕێت. دەمێ ئاماژە بۆ شتام بکەم کە ئەمە ئەوانەی گربوونەتەوە پارێزەرەکان و خەڵکی زۆرا زۆریان تێدا هەیە، هەم چالاکوانی مەدەنی، بەڵام دەمێ بچمە لای پەرلەمانتاریشتر کە دوێنێکە قسەی هەبوو. دکتۆرە کاتت باش ئەمڕۆ تێبینی کە لەسەر پرۆسی دادگای ئەوڕۆ 5 کەسەکە بوون، چارەکەی دوونیان هیناوە دیسان کردیانەوە شاید بەسەریاندا، بەس سپاس لۆ خوای کە هەمووش قسەکانیان وەکو یەکە لەبەرەوەی زۆر ڕاستگۆن، زۆر ئازان و زۆر بە چاونەترسی وەڵامیاندایەوە و قسەی ڕاستی هەمان پەیامی دوونێ دووبارە دەکەمەوە کە پێویستە دکتۆر بەرهەم ساڵح بە جوانی بێتە سەرخەت لەبەرەوەی ئەو تۆمەتانی سەخرای تەپاڵیان تەنها لۆپەردە پۆشکردنی ئەوەیە کە پێشتر هاوپەیمانی بوونە، کاندید بوونە یا ئەندام بوونە، یعنی پێشمەرگەی دێرینی تێدا، ئەندازیاری تێدا، مامۆستای زانکۆی تێدا، تەڵەبەی تێدا، ئەوانە هیچ پەیوەندیان بەو گروپ و بەو تەقینەوە بەو شتانەوە نییە کە ئەوان تۆمەتیان لۆ دروست کردینە. ئەوە ئیشەکی غەڵەتە، ئەو هیوادارم بە خۆیان دابچنەوە ئەوانە. سپاس. ئەوەی گوێتان لێ بوو ئەمە قسە و ڕاوبووچوونی سەرنجی پەرلەمانتاران و یاسا پارێزەران و کەسوکاری دەستگیرکراوەکان بووە.